سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەمجاری دەنجی خەڵک باس لە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن دەکەین لە هەرێمی کوردستان کە دەبینین حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن ڕووی لە بەرزبوونەوە کردووە لەگەڵ هاوڵاتیانی قەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین با بزانین لەسەر ئەم تەوەرە چیمان پێ دەڵێن فەرموو بینێریان بەرنامەیە بن. سڵاوتان سڵاو بەخێر بن خۆشحاڵ. هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بۆ لەم بۆم دوایانە زیاد بووە پێ وایە هەبوونی چەک لە دەستی هاوڵاتی بۆ زۆربوونی ڕووداوەکان دەگەڕێنیتەوە. بێگومان یەکێک لە هۆکارەکان ینی چەک ئەگەر کۆنتترۆل نەکرێت ئەگەر هەر کەسێک چەک بەدەست بیت یعنی ڕووداوی کوشتنیش بێگومان زۆر دەبیت. یەک لە هۆکارەکان یعنی ئەوەیە کە چەک بکەوتە دەست خەڵکێکەوە. هۆکارێکی تر لەوە چێت یعنی خەڵکێک ڕۆشنبیری نەبی هۆشیاری نەبیت یعنی لە جیاتەوەی بە یاسا لە ڕێگەی دادگا بە شێوەیەکی شارستانی کێشەکانی خۆی چارەسەر بکات جار کێشەیەک بێت بەڕاستی یعنی نوەک خۆم نووسەر و ڕۆژنامە نووسم بە هەموو شێوەیەک کوشتنی مرۆڤ ڕەت دەکەمەوە. دژی ئەوەمە کە مرۆڤ تەنانەت ئەو خەڵەتی گەورەیەشی کرد کەس مافی نییە کەسێکی تر بکوژێت بەڵام کە ئەو خەڵەتی گەورەشی کرد دژی ئەوەمەکە بکوژرێتەوە لە بەرامبەر یاسا هەیە سزای فیزیکی هەیە سزای پێبژاردن هەیە کوشتن بە کوشتن چارەسەر نییە بێگومان یعنی من تەجروبەی ئەوروپامان لە پێشە هەنی چەند تەجروبەیەکی جوانیانەیە کوشتنیش نەماوەلایەن یعنی مافی مرۆڤ ڕێگە بەوە ناداوە ئەمێک هۆکارێکی ترە کە عقلیەتێکە بە تایبەتی عقلی عشاعری ئەمە ناڵێن ئەم شتێکی عشاعری ناشرینە بەڵام بەڕاستی چارەسەرکردنی کێشە بە ڕێگەی عشاعری یەکێکی تر لە هۆکارەکانە. دەبێ یاسا هەمیشە ئێمە پانا بۆ دادگا بین بۆ یاسا بە شێوەیەکی شارستانی نەک لە ڕێگەی چەکەوە بۆ نمونە تو لەوانەیە کەسێک دەکوژێت یەک عشیرەت لەسەری هەڵدەستی یان جاریەوە بەرەماڵک لەسەر دەبتە شەڕی دو عشیرەت بینیومانە لە کوردستان لە نزیکی خۆمان جاریەوە بینیومانە دو عشیرەت کەوتنەتە گیانیەک لەسەر یەک نەفەر کوژراوە خۆ هەر خوین یەک نەفەر لای من هەموو دنیا دێنێ بەڵام پێویستە بە یاسا. باشە هەندێک جار دەبینی کێشەکان ئەوەندەی ناهێنێ دەمڵە کێشەیەکی بچووک تاوانێکی گەورەی لێ دەکەوێتەوە یعنی لەسەر قسەیەکە لەسەر جیرانێکە لەسەر منداڵێکە کوشتن ڕوودەدا بۆم دوایانە بەڵێ بێگومانەوەش هەیە ئەوە هۆشیاری خەڵکێکە بڵێ ئەمە هۆشیاری خەڵکێکە بەڕاستی ناڕۆشنبیری خەڵکێکە ناڵێن هەموو خەڵک وایە بەڵام شێوەیەکی ئەگەر مام ناوەندیش بی خەڵکێک هەیە یعنی سەر سوکترین شت لەوانەیە سەر جاری هۆڕنێکی سیارەیە بینیمانە لەسەر تاسەیەکە شەڕ دروست دەبێت لە نێوان دوو ماڵ تر شەڕەکە گەورەتر دەبێت نەفەر دەکوژرێت و سەرڕای هەموو ئەوانەی کە لە هەر ڕەهەندێکەوە مرۆڤ نابی بکوژرێت نابی پەنا لە بۆ چەک بە بەڕاستی دەبێت گەورەترین چەکی مرۆڤ قەڵەم بێت دەبی هۆشیاری بێ ڕۆشنبیری بێ هیچ کاتێک هیچ نەتەوەیەک هیچ ملەتێک هیچ عشیرەتێک هیچ کەسێک بە چەک بە پێش ناکەوێت. چەک ئێمە دەبی نەفرەت لە چەک بکەین دەبێت ئێمە تەنها پەنا بۆ ڕۆشنبیری بۆ لێبوردەیی بۆ لێک تێگەیشتن بۆ هۆشیاری بۆ خوێندەواری بۆ قەڵەم ببین ینی با ئێمە کەسێک شاپێکی لە مندا بۆ ئێمە بچم گولەیەکی لێ بدەمەوە خەڵکێکی وا هەیە بەڕاستی ینی ئەوەن دەبێت تەفاهومە شاپێکی لێتدا کاکە لی ببوورە یان لەگەلی داینشە قسەی بۆ بکە بالێک تێ بگەین یعنی ئیتر بۆ پەنا بۆ چەک دەبی ینی هەر خۆتیش ماڵوێران دەکەی ئەمڕۆ قسەیەکی ناو کورد زۆر جوانە دەڵێ کەسێک بکوژی خۆت کوشتووە این تۆ دەبێت هەتا ماوی هەموو تەمەنی خۆت لە زیندان مەڕێ بکەی بۆیە باشترین شت ئەوە یەکەم سەرڕای هەموو ئەوانەی کە پەنا بۆ چەک دەبن و دەبێت چەک کۆنتترۆل بکرێ بەڕاستی. پێتان وانییە ئەو یاسایی کە هەیە بۆ چەک کە بە هەڵگرتنی چەک یاسایەکی سووبێ من ڕاستی یاسایەکە ناڵێم زانیاریم لەسەر هەیەەوە بڵێم کە چۆن مۆڵەت بە چەک دراوە چێ چەک هەڵبگرێ ئایا دوژمنداریان خەڵکی تر لە بۆی ناتوانم قسە لەسەر یاسای خودی یاسایەکەم گەڵام
دەبێت زۆرتون بێ بەڕاستی یاسای چەک هەڵگرتن هەموو کەسێک نەتوانێت زۆر توم بێ ئللا حاڵەتی تایبەت نەبێت حەلاوردە ئەوەی بە کوردی پێی دەڵێن بۆ ئەوەی دۆخەکە کۆنتترۆل بگرێت چکە ئێمە دەبین بەڕاستی وەلی هاتووە تقریبان لە حاڵەت سوتە دەرێ بوتە دیاردا ڕۆژان دەبین لێرە 4 نەفەر کوژرا لێرە 5 کوژرا لێرە 2 کوژرا لێرە کوژرا یعنی بۆت ئەو هەمووی چەکە یعنی ئەگەر چەک نەبێ بێگومان حاڵەتی کوشتنیش زۆر لە دیاردەوە دەبێتەوە حاڵەت و زۆر کەم دەبێت بۆیە دەبێت چەک کۆنتترۆل بکرێت. ڕاستی بەگشتی بابەتی کوشتن و هۆکارەکانی کوشتن لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە دەڤەرێک بۆ دەڤەرێکی تر لەم کوردستانە ئەگەر سیرکەین ئەم بابەتە لە ئێستادا بەرفراوانیەکی بەرچاو بەخۆیەوە دەبینێت کە بەداخەوە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگاکەمان دروست کردووە نی ئەوی وا دەکات کە ئێمە بتوانین مەسەرەن بەر لەم ڕووداوانە بگرین گەڕانەوەیە بۆ پەروەردە گەڕانەوەیە بۆ هۆشیاری تاکان گەڕانەوەیە بۆ خێزان گەڕانەوەیە بۆ سەر لە نوێ خۆچێکردنەوەی پەروەردەیە لەگەڵ مامۆستاکان دروستکردنی پەیوەندیە مامۆستاکان لەگەڵ خێزان لەگەڵ بۆ ئەوی بتوانن جیلێکی نەوەیەکی وا دروست بکەن کە دژی چەک بێت دژی کوشتن بێت دژی بەرزبوونەوەی حاڵەتی دەرونی بێت چکە بەڕاستی ئەوەی ئێستا لەم ڕۆژانەدا ڕوودەدات بە شێوەیەکی گشتی خەڵکەکە لە ڕووی دەرونیەوە مرۆڤی ماندووە ینی پێویستی بە حەسانەوەیە پێویستی بە تێگەیشتن هەیە پێویستی بە هۆشیارکردنەوە هەیە پێویستی بە ئەوەیە بتوانانی تۆ بەر لەوەی ئەنجامێکی کردەی خراپی هەبێت ڕووداوەکانی سەر دەرونی ئەو مرۆڤ تۆ بهینێتەوە حاڵەتی ئاسایی خۆی ئەوەی کە ئێستا بەداخەوە کە لە کوردستان بەگشتی و لە دەڤەری ئێمە ڕوودەدات ینی سیرکەین ڕووداوەکان ئێجگار تەشەنەی کردووە ئێمە ئەگەر بتوانین بەر لەم ڕووداوانە بگرین پێویستە بە خۆمان دابچینەوە پێویستە هەریەک لە لای ئێمە بتوانین چەک فڕێ بدەین بتوانین چکە چەک هەرگیز شەرع نییە بۆ کوشتنی بەرامبەر چکە هەڵگرتنی چەک مۆڵەتی چەک دەبێت تۆ لەسەر چەند بنەمایەک چەک وەربگریت ینی پێویستە بەڕاستی حکوومەت بە خۆداچنەوەیەکی چڕ لەسەر ئەم بابەتە بکات چکە ناکرێت گەنجێکی تەمەەن 18 ساڵ گەنجێکی تەمەەن 20 ساڵ ببێتە قوربانی ڕووداوێکی بچووک ببێتە قوربانی مرۆڤێکی هەڵچوو ینی بۆچی دەکرێت ئێمە بەر لەم ڕووداوانە نەگرین زۆر دەڵێن ڕووداوەکان ئەوەندە بچووکن ئەوەندە هەر باسی باسکردنیش نین با بڵێن لەسەر هۆڕن لێدانێکە لایتێکە قسەیەکە شەڕی منداڵێکە جیرانێکە یەکسەر چەکەکەی هەڵدەگریت و بەڵێ کەسەکەی دەکوژێت هەر تاکێک ئێمە پانە نابینە بەردادگا دادگامانەیە یاسامانەیە کێشەکانی خۆمان لەوی چارەسەر هەر تاکێک تاوەکو لە نێو چوارچێوەی بیری تەسکی هۆزگەرایی بێت هەتاوەکو بە خەیاڵی بە شانوباڵی هەڵدانی ئەوانی ڕابردوو بێت قەت ناتوانێت ڕووداوی کوشتن لە دەرونی خۆی دەربخات ئەوە ئێستا ئێمە دەبینین مەسەرەن کاتێک کە ڕوودانی کوشتن ڕوودەدات بەڕاستی خەڵکەکە پەنا دەبێتە بەر دادگا ینی هەندێک پەنا دەبنە بەر دادگا هەندێکیشیان پەنا دەبنە بەر چارەسەرکردنی کێشەی هۆزگەرایی ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین کێشەیە لە هەردوو ئاراستەوەی کێشەیە بۆ چونکە کاتێک تۆ لە ڕێگەی هۆز و عشیرەت و ئەوانە خێڵ ئەوانە تۆ کێشە چارەسەکری تۆ دەبێت ئەوە بزانی کێشەکە ڕۆژێکی تر دێت سەر هەڵداتەوە لە هەمان کاتدا تۆ لە ڕووی یاسا ئێمە بەداخەوە خەڵکەکە ئێستا بڕوای بە دادگا نەماوە ینی تۆ بۆ منە کەسێک تاوانێکی کوشتن ئەنجام دەدات ینی ئێستا قسەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەیە دوای ماوەیەکی زۆر کابرا لە زینداندا قەڵەو دەکرێت و دواتر دەهێنێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی و دووبارە پەلاماری مرۆڤێکی تردات ئەمەش خۆی لە خۆیدا دیسان بێمەتوانەیە لە بێمەتمانەی خەڵکە لەگەڵ دادگاکان پێویستە حکومت پێداچنەوە بە هەندێک بڵێن بڕیار و هەندێک یاسای ئەو دادگانە بکات بەڕاستی تایبەت لەمەڕ بابەتەکانی خۆکوشتن. کوشتن هەر هەوە بەس وەکو حاڵەیەک بێ ئێستا وەکو دیارە زیادی کردیە کۆمەڵە هۆکار لە پشتی یەک لە هۆکارەکان
هەبوونی شەڕەکانی لە دوای یەک لە عێراق و لە کوردستانە و هەبوونی داعش و هەبوونی ئەوە یەک لە خاڵەکانە ئەو حاڵەتی هەبوونی شەڕ کاردانەوەی لەسەر پەروەردەکردنی منداڵ و شەڕانگیزی منداڵ چێ دەکاتە پەنادە بەخشت دوو هۆکاری هەبوونی چەک لە ماڵان ئەوەش گەلە جاران پەنا دەبەن بۆ چەک یانە پەنا دەبەن بە تووڕایی بۆ دەستوەشاندن ئەوەش لە هۆکارێکی نامرۆڤانەیان هۆکارێکی ناهوشیاری خەڵک دەمێنێتەوە پەنابەردن پەنای بە قەنەعاتکردن ڕۆشنبیر و تێگەیشتێکی کۆمەڵایەتینە سێ پەیوەندی کۆمەڵایەتی کاڵ بیتەوە بێتە هۆی دروستبوونی مەسەرەن کێشەی ناو دوو برا لەسەر زار و زەوی و هەندێک لایانی تر هەبوونی خۆکوشتن و کوشتنی هۆکارێکی دیکەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەو پەیوەندیەکانی لە ڕێگای ئەنتەرنێت و مۆبایل و سوۆشیال میدیا بە خراپ بەکارهێنانی ئەوش خاڵێکی دیکە خاڵێکی دیکە هاوسەنگی ناو کۆمەڵگەی نییە مەسەڵەن بەهۆی شەڕ و کوشتن و هاوسەنگی مابێنە ژن و مێرد نییە یانە و دووش هەبوونی کۆچکردن بۆ دەرەوەی وڵات و خێزان دەمێنێتەوە بێ سەروەر ئەوەش هۆکارێکە پێپەروەردەی و بێوەکە پەنا دەبەن بۆ خۆکوشتن و ئەو شتانە ئەمە هۆکارانە سەرەکینە بەس هۆکاری دیکەش هەیە فشاری ئۆتیزمی کۆمەڵایەتی هەیە پەیوەندی کۆمەڵایەتی گوتمان کەم بیتەوە ژیانی کۆمەڵایەتی پیچەک ئالۆدە و بەرجەستە بیە و زیاتر ئالۆز بیە پەیوەندەکان ئالۆز بێ ئەوە مام هۆکارانەش لەسەر تاکتاکی کۆمەڵگە کاریگەری هەیە هۆکارێکی دیکەشی هەیە هۆکارێکی دەرونی مەسەڵەن هەبوونی هۆکاری ئابووری و گەلە جارە پەنا دەبەن بۆ خۆکوشتن مەسەڵەن نەبوونی خۆشگوزەرانی ژیانێکی ئاسایی گرانی سووک و بە هەڵاوسان و نەبوونی کار و بێکاری چونکە هەروەکو کوردە لێ شەڕ لە بەتالی باشترە یانە خۆ ژیانی کوردان کەیفە و خەباتە و شەڕە ینی بەشێک ئەو شەڕە و لە نەبوونی خەبات مەسەڵەن ئەو شەڕە گەرەجە پەنا دەبەن بۆ یەکتر کوشتن و ئەو شانە زۆرە و مەسەڵەن هەبوونی کۆمەڵگەی زۆر ملی ئەوەنە هۆکارەکەن دایمان ئەو شەڕ و کوشتن و لە کۆمەڵگەکانی زۆر ملی ئەوەی ئەو کۆمەڵگەی زۆر ملی لێکچەقینی دابوونەرەتی لە مابینی گوندێک و گوندێکی نەبوونی هوشیاری کۆمەڵایەتی نەبوونی پەروەردەیەکی مەدەنی نەبوونی قوتابخانە و بواری شۆکردن ئەوانە زۆر کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی پەنابەن بۆ خۆکوشتن و کوشتن باش مامستا ئێستا کە دەبینین زۆر جار ڕووداوەکان زۆر بچووکن ڕووداوی کوشتنی لێ دەکەوێتەوە پێتانوان نییە چەک بە ئاسان بەدەست خەڵک دەکەوێت بۆ ئەوەی زوو بە ئاسانی چەکەکەی بەکاربێنیت و بۆ کێشەکان بەکاری بەخوا ئەو کێشانە کە ڕوو دەدات و ئەگە زوو یەک لابتۆ لە ڕێگای دادگاکان و دادگاکان یاسا دەربچێت و لە پەرلەمان و مۆڵەتی چەک دێهابی و چەکیش قەدەغە بکرێت و بەڕێ یاسا و دادگای ئەو کێشانە یەکلا بکرێتەوە تاوانباریش بکاتە سزای خۆی و نەمانی سڵح عەشایری کاریگەریی خراپیە لەگەڵ هەستێک لۆ تاوانبار دروست دەکات دووبارە و سێبارە کوشتن بکاتەوە شۆکارێکی گرنگە. بابەتی کوشتن طبعاً ئەمە بمانەوێ نەمانەوێ یەک لەوانە سەرچاوەی تەماحیە ئەتوو تەمەشا دەکەی پێشی ماوەک پێشستا هەبوو برای خۆی کوشت لەسەر چی لەسەر ماڵی دنیا لەسەر ملک و ئەملاک و زەوی و زار ئەگەر تێگەیشتن هەبی ڕۆشنبیری هەبی ڕێزگرتن لە بیرروڕا کوشتن نابیت بەڵام ئەوە هەمووی لەسەر چی ئەمێنێ ئاستی ڕۆشنبیری و هەروە ئاستی مەسەڵەن ڕحم بەزەیی باشە بەخۆی ڕەب العالەمین دەڵێ من کەعبە لە لای من بڕوخێ
هێشتا باشترە کە کەعبە لە لای ڕەب العالەمین شتێکی پیرۆزە زۆر دەڵێ هێشتا پێم باشترە لە ئەوەی کە مسلمانێکی کەسێکی بەناحەق بێتە کوشتن یەک تشتێکی کەش یعنی ئەوی کە یەکێک دێ یەکێککە دەکوژی لێ دەپرسی دەڵێ وەڵا عەسەبی بووم تووڕە بووم وەڵا شەیتان لەسەر من زاڵ بوو کاچی من ئەگەر تو شەیتان لەسەر زاڵ بوو ئەدی باشە خوا دڵی نەدایەت و خوا عەقلی نەدایەت و ها بە قسەی خۆت لەوانەیە لە نفوس تو دەڵێ من مسلمانم ئی چۆن دەبێ تو بڕای خۆت بکوژی یان خزمێکی خۆت بکوژی لەسەر ماڵی دنیا یا لەسەر تشتێکی بەسیت جار وایە لەسەر جێ سارە جێ ڕاوەستانی یەکێک دێ یەکێکە کوژی باش مامۆستا هەبوونی چەک لە دەستی هاوڵاتیانمە هۆکار نییە بۆ ئەوەی یەکتری بکوژنمانی چەک بە ئاسان بەدەستی خەڵک دەکەوێت طبعا من داوای لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم یعنی من وەکو هاوڵاتیەک ئەو کوردستانی چەک نەداتە هەمی ناوع کەسێکی قەیناکە ئەگەر کابرا مەسەلەن با بڵێن لە پلەیەکی مهم گرنگدا بوو ئەوە قەیناکە ئەوە بۆی هەیە هەڵگری بەڵام لە حاڵەتی پێویست لە حاڵەتی پێویست نەک هەمی کەسێکی منداڵێکەوەنە چەکیش لێرە هەڵگرتیە بەبێ مڵەت ئەوە طبعاً شتێکی غەڵەتە چەند گرنگە کێشەکانمان لە دادگا چارەسەر بکەین بۆ ئەوەی ئەو ڕووداوانە دووبارە نەبێتەوە ئێستا کە دەبینی زۆرجار کێشەکان لە ڕێگەی عەشایریەوە ئەها لە ڕێگەی دیوخانەکان کێشەکان چارەسەر دەکەن بە پێ دوای ئەم کێشەکان دەبێتە هۆی بنبڕکردنیان یاخۆت دادگا دەبێت چارەسەری کێشەکان بکات بەخوای طبعاً بەخۆی دائیمان دادگا یاسا لە چۆ دێت طبعاً لە دادگا وانە یاساش طبعاً یاسا سەروەرە یاسا دەبێ ئەمە هەمومان جێبەجێکەین هەر لە گچکەمان حتا گەورەمان یاسا ئەگەر یاسا بە جوانی جێبەجێ ببی طبعاً ئەو هۆکارانە ڕوونادن ئەو دیاردانە ڕوونادن بێنە سەر خۆ کوشتنەوە ئەتو تەمەشا دەکەی هەندێک کەس هەیە دەڵێ وەڵا من چی ئومێدم لەو ژیانە نەمایە ئیخۆ مال عەلەم هێشتا گچکەشە کاچی منە تۆ هێشتا ژیان لە پێشت دوور و درێژە خۆت بۆ ناومێدەکەی ئەوجا دێ خەفەتەخوا تووشی حاڵەتی ئیکتئاب دێ خەمۆچی دێ تووشی حاڵەتێکی دەڕوونی دێ ئەوجا هەڵ دەستێت دەکە تشتێک لە خۆیەکە یان خۆی دەستێنێ یان خۆی دەکوژی چارەسەرە بۆ کێشەکانی ناوەڵا کێشەکە خراپتر دەکە باشترین چارەسەر ئەوەیە ئومێدی هەبی پشتی بەخوا قایم بێ ئومێدی هەبی اعتماد کە لەسەر نەفسی خۆی وەنیە و دوای ژیان یعنی ئەگەر تو خۆت بکوژی یعنی ئەوە ماڵی خۆت خراپ کرد دنیا و قیامەت بەڵێ سەرەتا بەخێر بێن کاک محەممەد ڕێز و سڵاو بۆ خۆتان و کەناڵەکەتان لە ڕاستیدا ڕووداوی با بڵین هەڵگرتنی چەک یاخود خۆکوشتن ئەو ڕووداوانە بەڕاستی بەربەڵاو بە لە کۆمەلگای کوردی بە تایبەت لە کوردستان ئەمەش چەند هۆکارێکی هەیە یەکێک لە هۆکارانە هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە کە بەشێکی زۆری خەڵکی چەک هەڵدەگرن بە بێ مۆڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنی حکوومەت پێویستە چاوێک بەم بابەتە دابەخشێنێتن ینی بۆ ئەوەی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و شەڕکردن بە چەک و ئەو شتانە ینی تۆزەک ڕوو لە کەمبوونەوە بێتن ئێستا کە دەبینە ڕووداوەکان ڕووی لە زیاد بوو کردە پێ دوایە یاسایەکە سووکە یاخۆت ئەو یاسایەکی قوڕوز نییە بۆ ئەو کەسانی کە چەک هەڵدەگرن بێگومان کاک محەممەد ینی تەمەشا دەکەی حکوومەت ڕێگە بە چەند کەسانێک داوە چەکچی بێمۆڵەت هەڵگرن ئەنی حکوومەتە ڕێی پێداوە ئەگەر حکوومەتێک یاسایەک دانێتن بۆ هەموو کەسێک وەکو یەک بێ بۆ من و بۆ کوڕی بەرپرسێک و بۆ کوڕی هەژارێک وەکو یەک یاساکە جێبەجێ بکە من دڵنیام ینی کوردستان بەگشتی ینی ئەو ڕووداوانە تۆزەک ڕوو لەکەم بوونەوە دەکاتن
ئەنی هەڵبەتە خەڵکی ئێستا ینی لەسەر شتێکی زۆر بەسی لە ڕێی فولایی تێکەوە یاخود لە شوێنێک ڕاوستانەوە لە شوێنێک ڕاوستی ینی دەبێتە دەمەقاڵەیان و چەکێک هەڵدەگرێت پێش ماوەیەکە ینی لە بەرنمەیەکا بینیم ئەنی زۆرم پێسەیر بوو برادێک ببوورە کەسێک لە تەلەڤیزۆن قسەی دەکرد دەیگۆ چوم چەکێک بکڕم ئەنی بۆ شخصی خۆم ینی بۆ ئەوەی مۆڵەتیشی بۆ دەربێنم گوتی کەسەکەکەم هەر ئەو ڕۆژ کڕی بوو گوتی تووشی کەسێک بووم سیارە لە بەرامبەر یەک نازانم گوتی شکاند بگیانەوە سەر یەک نازم شتێکی وا بوو گوتی هاتمە خوارێک کابرا بە منی گوت ئەو چەکیشت پێەیە ینی وتی پیاو نەبی ئەگەر نەیتەقێنی ئەنی ئەو مۆزوعانەکە و چەکت لا بوو دەبێتە غێر مۆزوعی نەفسی ڕوودەداتن ئەنی تۆ ئەگەر من تووڕەکی من چەکم لابێتن ئەنی دەبێ بیتەقێنی ئەجا کابراەکە باسی لەوە دەکردێگۆ کاکە من کەسێکی پیاو کوژدیم من لەو کەسانە نیم بچم کەسێک بکوژم بە دەستی ئەنقەست بەڵام وتی بەخوا شتەکە لە دەستم ڕوویدا و کەتومە مووقفێکی ناخۆش ڕووداوی وا ڕوودەدا باشە چەند گرنگە لە دادگایەکان کێشەکان چارەسەر بکرێت نەک لە ڕێگەی حەشاری یاخود بە ڕێگەی دیوخانەکان بۆ ئەو کێشانە بنبڕ دووبارە سەر هەڵ نەدا ڕاستە ینی بەڕاستی کاک محەممەد تەمەشا دەکەین دادگاکانی کوردستان ئێمە گەر باسی واقعی 100% دادگاکان بکەین بەڕاستی دادگاکان هیچ ینی با بڵین ڕۆڵێکی وایە نییە کە کێشەکان یەکلایی بکەنەوە بەداخەوم دووبارە بەداخەوم ینی کێشە کۆمەڵایەتیەکانی کوردستان بە تایبەتی ئەو منتیقانەی کە تۆزێک حەشایرن ینی کێشەکان لە دیوەخانەکان کۆتایی پێدێتن سەر ئەنجامی ئەم کێشانەکە کۆتایی پێدێتن ئەنی کەسێک ئیلەه زەرمەند دەبێت لەم سوڵح عەشایریە ئەنی داوا دەکەین حکوومەتی هەرێم دادگاکان سربەخۆ بکاتن دادگاکان دەسەڵاتدار بکاتن کەسێک من و کەسێکی هەژار و کەسێکی کوڕە بەرپرسێک و بەرپرسێک خۆی و ئەنی ئەم کەسانە دەبێت لە ئاست دادگایە هیچ جیاوازیەکیان نەبێت. راستي خلكش بيطعم كريا شاك هالقرتن يعني تحمل لما يصبح حابج فلان بكوشا كل بابا هونيا بشك صبر بقدر تحمل بكن نابيدا والله خدي قبيلنا كتن يعني هر بجمتا كاك محمد فلان من عنترم كل بتلفونك بزدك كل بابا در راوستن والله هونينا شاكيش لازم حكومة بشكل دي بايت هل مال ادو شاك وسي شاك ونابيدا خدي قبيلنا كتن الحمد لله ما امانه وخوشيه هۆکارە بۆ ئەو ڕووداوەکان ئەری والله نوکە لێرە ئەم بێژنێتە بەردەڕە شمال نینە دوو چەک و سێ چای نابیتیش جا ئەم هێویداری حکومەت پیچێکیش پێت بۆ نەکە چەکی بێمولت بێتە ناو بازاڕیدا هەل لە ماڵانی شەبی بوو چیە چەکەر هەل لە مادەم ئەمنیەت هەیە چەک بوو چییە وەنی نەبرا باشە زۆر زادەبینی کێشەکان زۆر بچووکن کوشتنی لێ دەکەوێت هەر کێشێکی هەر چنیە یەک و دووکوژن هەر بەسیترین تشت لێرە دەچین بوو نمونە کەس نەبژم ئەز کاک محەممەد لێ کەفتین دەچی سێ-چار جەحێلەکەی ئەس شەمینم ئەم محەممەدینێ دێرەدا ئەو دێتە کوشم بۆ وڵە نابیدم خودی قبیل ناکات پێدوانیە خەڵکەکە سەبر و تەحمولیشی نەبووە بێت سەبر سفر نینە نەسەبر نینە هەر سەبر نینە ئەبەدەن فەوریش پەشیمان بیت ها باش بۆ پشتی پەشیمان بوو چییە کۆ کرد پەشیمانی بوو چییە فایدە ناکات یعنی بەس دوو دقە نا والله دقەکە بوش بس كوهات باش پێدوانیە یاسایەکی قرز نییە بۆ ئەوەی ئەو کەسانی کە چەکی هەڵدەگرن والله لازمە یاساتون کە زۆر توزانی چییە بێژەکە چەک نەکتەبی ئەمنیە دێت مادەم ئەمنیەتە هەیە چەک بۆ چییە والله چەکی هەل نەگرە بدە ئەو خڕما کاتم ئێکی چەکێک بینیە مهم مشکلە خەر سەرپارەیە ماکو خدا سەرپارەی تو ئەمنیەتە هەبیتن خلاص الحەمدلله ئەمنیەتی مەزورە چەکیش خڕ بەترانیە خودێ وەکیلە خڕ بەترانیە هیچ پێویستی شتێکی وامان بە چەک نییە نا والله چ پێویستیمە بە چەک الحەمد و شکر بۆ خودێ چەکت هەڵبردووە باوەڕ کە قەتعەکەم هەیە احتیمالە 5 ساڵ نەمدیت یەشکلەویش شەوەیە خودێ وەکی یەشکلەویش نزانام ناو پەڕۆ هەڵم نزانام شکلەویش شەوەیە الحەمدلله
باشە چەند گرنگە کێشەکان لە دادگا چارەسەر بکرێ زانی هەندێک منطقه هەنە دادگێ هەندێک منطقه هەنە عشائریە کە بدات منطقێمە عشائریە بەخودی عشائری بەخودی لێرە عشائری مسەیتەرە منطقێمە ئێرە بوو بەردەڕەش ناوی عشائری سەبعەیە بەردەڕەش و ئاکری ئەو دوو قەزەیە ئاغا زۆر مەشاکلان حەل دەکەن ڕاستی باش دادگاکان باشتر نییە لەوەی کە کێشەکان بەس هەندێک تشت هەیە بەبەن هیردن وە ناکەم بکاتە دادگای هەستە ئیشی کوشتنی هەیە بە دادگای حەل نەبیە برا گەورە حەلیان کردیە ئاهرێ وەڵام منطقێمە دەستێکیان باشیان هەیە لەوە هەیە هەیە منطقێمە زۆر باشن بۆ هەندێک برا گەورە تەسیریان هەیە قسەیان دەخۆتیش چارەسەر دەبی ئاکیدە زۆر جاریش نەجارە کرد و زۆر کێشەیە بە دادگای حەل نەبیە بە برا گەوران حەل بیە بە پیاوی ماقۆل هەیە ڕدێنسبیە و ئاغای هەنا ئاکیدە دوو ڕدێنسبیدا دوو پیاوی ماقۆلن دەچەند ئەو ماڵە دەگەین نێگە الحەمدوللا زۆر مەسەلە هەیە لە لێرە لە ئاکری ئەوستە هەنە بەس زۆر تشێ بە محکەمەی حەل نەبیە بەڵێ بنەرانی خۆشەویست ئەوەی گەیبیستی بوون ئەمە ڕاوبوو چوونی هاوڵاتانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمە سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرەشی دیکە ڕێز و خۆشەویستیم و قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ